دیارە سەبارەت بە کوشانەوەی دیبلۆماتکارانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بێگومان لەژێر هەر ناونیشانێکا بێ کاریگەری سلبی لەسەر دۆخی عێراقە بێ، چونکە ئەمریکا وەکو وڵاتێکی کاریگەر لە نێو هاوپەیمانی نێودەوڵەتی لە ڕاستیدا لە ساڵانی ڕابردوو تاکو ئێستا کاریگەری گەورەیان هەبووە لە بەرامبەر ئەو هەڕەشە گەورانی کە لەسەر ئەمنی عێراق هەبووە و بەتایبەت گروپی تێرۆریستی داعش لە کات ئەمە بۆ خۆی دەکرێت بە نەزەریاتی بەروەربگیرێ و بەشێک لە وڵاتانی ئەوروپاش لە ڕاستیدا دیسان حەزوریان پەیوەستە بە حەزوری ئەمریکا و لە عێراق. بۆیە پاشەکشەی ئەمریکا بە هەر ناونیشانێک بێ بۆیە کاریگەری سلبیە بێ و ڕەنگە وڵاتانی تریش ینی بە جۆرەك لە جۆرەکان هەمان هەڵوێست وەربگرن. حکوومەتی عێراق دیارە نیگەرانە لەم پاشەکشەیە بە هەر بارێکا بێ و هەر قسەیەکیش لە دەرەوەی سیاسەتی ڕسمی دەوڵەتی عێراق لە ڕاستیدا ئەکرێت یا هەر هەڕەشەیەک ئەکرێت ئەمە زیاتر بۆ بەمایی ئەوەی کە عێراق لە گێژاوە بەردەوام بێ. بۆیە بە ئومێدی ئەوەین کە ئەو وڵاتانی کە لە ڕۆژگارە ناخۆشەکانە لەگەڵ عێراقدا وەستان بتوانن بەردەوام بێن و بتوانن هاوکاری ئەم وڵاتە بکەن بۆی کە لەسەر پێی خۆی بوەستێ و لە کاتێکە کە قوربانیەکانیان لە ماوەی ڕابردوو و تاکو ئێستا بڕاستی چی لە هەرێمی کوردستان چی لە عێراقیش ینی بەڕێزەوە لێ ڕۆندێ.